بابا بابا خواه به عبادت بینوسی شزانه بنالی آو قشنگ بقول بدار خورما جوانی کی کنه بود ولی نه والله ناشینش واسطه جوان واسطه که عیب لبرو کرم شزانه ما که بیگلی که اگر جگه من هر یم جگه من ما که بخواه هرچی قوی دنیا بیخوام سخت نبود مثلا أنا بخلي أبكر زور يلا مقرمي فيه. أنا أعرف قومي ليبي. أنا أعرف قومي ليبي خمن أبي. قوي قزوانم بود 2040 دمه. ورا. دی. ها؟ بي 2040 دمه. تسبيح حاجة وين؟ ها؟ تسبيح قزوان وين؟ واه عزیزی من خوش کیمون عزیزی آره کرده خواهد نبوده سکه که خیلی کمی بالا چی؟ مردی لبسه تو دقیقی آوازه به 5 نفر حلی نگه بالا چی خواه أخي تو سريع لسه باي 15 شيريني كتير أنا إيه؟ بعشق الحلبي كل ما شيء بس يجنا ما لا يخون كل ما أنا دانش دانش دانگا؟ يا تهجد لك بينا 20 نفرین هش دانگ بینه بتایی با کاری برام کردیا بس أمينة اوا؟ كتيرنا جا دوای کنه خودم بوگری کرد چای آی کردن هموشي فيها ورد کاری جامو طبعا دستك تبغى سري منها زور زبرية ما تشاك والله فاشل وسري من والله شادي كي والله لا يسواك اوري وشلاته ببري إيه؟ يبون بيشوي بو جواب يتو دشتي وشي دش واش ناوي والله زور زبرية هو بشتمل باشا شاك يا قد يشبيني سي كاك باشا جاب بيروز زبر جمع تريش نهد ها قاعد يكطاوه هذا لا هذا قد أول كان فارق ولا بعد قوام يعني قصدي من إلى زعرس كاك باشا باقي سكر بيالي كده شو كبر ده قزم باش والله ده جيان ولا نايم بس أقوم شو معناه بخوا أي بوي ورق لما الله مرسال اللي ناني بو عكسي بدك يا نرجع حرفة كم بس راومة توجي بخل جيجاي تايبت ماني بخيزان جيجاي تايبت بخيزان جيجاي تايبت بوزقت لا الله يبعني جنبي نجاتم ببوش بلا رزقت وانا قبتي كورا تاري باي سر بقبا نيشين كاك وانا كيشان هنا ولي شنو جيجا ما نبتو خو معنا بعمل مزورت انا مرتاح لك شويه بابا شي بتاخذ لا بخوابك خو برخصاته دياره ايه بطاقتي مني من باشم خو بطاقت ما كروح حكم شي ميري لا برتباو كوروناشني خو مسخه كاك داشتي لا شو بخوا باش لا شو كاك داشتي بخوا يقول باش كاك داشتي بس خو برخصه بطاقتنا كزوزو باش بعد واش نيم بس باش لطلور خايا هيران لا شو خو طلم لا شو اوال لخوي رازين جاورا كبر اكيد لا بس انا بشاي يا بدلك بيك كبركاي بدلني انت بشاي يا بدلك تواو بر اوال لخوي رازين جاب بولا كي ساي بلا مگا سيسا شو خلق برسي شيتي بر بخوا گوجه لا شو حاضر نبوا شو دي قاج دقاوا واز بينم كاغا تشيبو كاغا دوازي لي بنا بخوا جاك هيك ثاني ابو من زين نفس الشيء ابو هيك ثاني داك ابو من قريبته ابشري له ساق ولا تم بوكيو ما قد شاوري ما قبري له برسا جار تاسس حاضرك كورة بردي كورة هذول ايه هذي فاق انا مني كودو برسي حاضري لاغم بيازينيتي انا مني
ماکە تۆ حەقی شتە نەبێت لە تۆزە پەنجە بەرە پێشەوە ئەی بابێ قرتێنە دەی دەی پەنجە بەرە پێشە دی ئەوانە یەک تۆزی هەموو یاڵی بگەچی ناڕازێتەوە بردم لە برساش ساعتە شتەنانم نەخواردە نازانێ بیشی بردی هەمووی خۆی لێک گێ لە کازانە باڵەکە بەس باش پێم کە جاری سەر شوش لێگەم کرد نێڵام جارە بە خۆی بێ جاری پێ هەمووی خۆی لێک گێ لەکە باڵەکەی کردی وارێرا ناوارم کارۆ نەهاو لەبەر چی؟ چۆمون بەچنی خۆی جارێ ئاوا نانی نەخواردووە گۆرانیشی بۆڵێ ئەمە پامپیلیا چاپە لێە باشونە بەشقاوەکە بێرێ ها؟ باشونە بەشقاوە بێرێ ئەو گۆرانێکم باشە ناوەڵا بۆ؟ گەرم بەستانی گەرمێشتتر نەشیرینە نەتانی چایە نە خۆشە ناڵە پاڵکە ناو بەڵێ ڕاستەکەی وەڵا هارە وەڵا کاکەیە ڕاستەکەی وەڵا هەرەوەڵا چاومانی هەرەوەڵا خوانێ بکەوێیە خەزایە و جوانیە و پاشا بالە منێکەوێیە هەرگەزا شێوێیە شەو چۆنە خاوێیە ئاوایە خوێ خام زانی ئەواتە بام کرد ماکەوی لێبێ بوو نازانم کەمێکە چاوەڕوانێ لە شانسی من هەر چاوەڕێی عادی زۆر خۆشێنە هەدەی وەڵاشم بی ناخۆش نایڵێ ئێ تۆ من نەوە خۆ بێت نەسەڵێ بە قسە خۆشە بە حیاتی ڤۆیسی خۆ دەلاتە بەدڵە بێ نەبوو سۆڵ خۆشە نەبوو هاوارکرد چۆن دڵتانی گۆرانی خۆشە دەواز بێنە کاکە ئەو بەجدیشتانە دڵم خۆشە مرتاح ماتومە خەراب بە حروشتە تۆزێت کاوێ ئەڕامەوە ڕێتەوە خواحافیزێ ئەگە لە خۆی دەڕێ سەری ئەشمەڕۆ هەزدانی جگەتە پارەکەی هەموو پارەی هەمووی بەنجا بڕۆ چی گەڵاتی؟ ئەوە عینەکی پیاڵواسی من لەبەرەوە کڕیمە کە چێلی کاتە قەبزام لێ بێتەوە دەشت کاگاوە من لەبەرەوە کڕیمە کورە دەستی زۆر مستەقەوی بەخوا لێکرد کاکە زان چواتر نەبوو نارەڵا فەرقی کرد کراسەکان بۆ گۆڕی لە چێچی؟ هەڵێ باشی کاکەمە لەگەڵ پاسپۆرە ڕاکسەکە وەڵا دەستی برام زۆر ناشرینە شۆبی لا بۆیە کە هاتمەوەم لەبەرا بۆیانە وا بوو قۆچەکانەوە داخڵی نایەیتەوە تەواو قاڵبە وایە ئەمەی من خۆم نەبوو لای تۆ بوو فێرکاری شوتیەکە دانی چۆن قاش کردو تەواو دوای ئەم مەسنابە دایانم بەڵام بە بەلاش چێژ بە بەلاشەکە ئەی بە پارە ئارە بەلاشتێکە بە عەیبینێ خزمەتانم ڕاحی وڵێ کۆڵ بە کاکەڵی مرورم برا شتم مروری ئۆنلاین بە فرەزە بە ئاواتەکردی کەشە و خەلی شتیوە وڵێ ئاوەکەکە پشکە ئاوەکە جوان نابێت ئەو دیزاینە جوانی کۆنە دیزاینی چ کەنەپەی کڕی کورە هەموو دەمە فەقینە گاڵدان لێاو وەڵا تەوا مامە سۆران عزیزم کەسم لە خۆما پاش کاشوێ عەزە نەبێ باشە لە دوکان بۆ هاتی لەگەڵیا چی دەشتە لەیت گرتنە ئەوە لایت گرتنە ئەڵە پۆستەکانی سەرەوە ئاوات ڕستمتان بۆگرێ قڕمەوە سەرەتان ڕێژا دەستکاکە ئاواڵیە ئاو ڕۆژەی جەبسەکە ئای جەبزی خوار جەبزی یاکسەران سیان بۆ یاڵە بسڕی
بۆ قورعانە کاک سۆران زەمتەکە بۆ خوانەی زانی سناپم کردووە ماما سۆران ئەمە زۆرانی چی خۆ مەزانم چۆنەوە ڕاستمی وردی بەحساب خۆ مەزانم چۆنەوە باشە ئەوە ڕست ئەوەی پەشیمانی دۆستاریکە گردە ڕاستەکە زۆر ناشتینە جاران ئای لە پەناگرەکە دانیشتن ڕستیانەکرد سێ چۆنەوە سێ وەڕەسم گاڵتەی ئەوە ترێ چییە؟ خۆی ڕووناکە قسم بخوا ماڵ چۆن باشن شکورە پاتەڵ چۆنی ئەزیزم باشی تاگە دەشتی یاسای ئەجگەری تا بکەشم ئاساییە براکەم کۆرە تایی تیا بسووتێ دازانێ بۆ چارخەم بەرێ خۆزگاش کە سێوایەوە دیان دۆگێژەونی بەسە گاکە بەسە جا ئێستا مەچمای ئەو مەچمای تڵەتی سەخەرێکی زەمن ها بەجێمان هێشتن هاتمەدە ناو سەرەکە بە زەم خەڵک تالیق لێڵەوە چیە سەرە پیسە هاو 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 شێفەکەمان وەرە دانیشە وەرە 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 وەرێشمان بێتە وەڵا خۆمان ڕێکەوتە بووی ڕێژەوەی براشنە دەست چای خۆش بەڕێزمانە بۆ خۆشیە گوڵم بەس ناچێت تاقڵمەوە بێ لەوانە کڕی بێتیان کەسمان ناچێت تاقڵمان تازە بکۆ دروست میژەڵم وایە کاکە چەند کەسەڵە کڕیوەتی وەڵای ناچێت تاقڵمە تازە بکۆ بکە نابێت خوا جەماعەت نوێنەر پاراخێنەوە 500,000 کردووە نەفەری 50,000 ئەوانەی کە نەشادون 10,000 لێوەرم کێشە نییە مامە کارۆیە شادێ مەجموعی برادەی تر کە ناتون دڵمان لایانی چا بە چەنە؟ چا بە هەر بە پیاڵیانە بە کیس بە کیس؟ بەکیس بە 10,000 کیس باش ئەی خیار تەماتە؟ تەماتەش بە 5 بەس کوردیە شەریکین مسقف ها قاچی قسەت قاچ و قاواق کارە گیامە خێر بێت بەقوربان 15 دەرە سەیرانەکە لێرە نەبوویت نامان هێناوی گەعدێ پارەی کارۆمەر نایە پاشەجان وەڵا وەڵا قڕباز دەرە عادەدا چیا گەڕێ ئەڵێ پلێتێکە دۆزمە یم لێرێ بەها بۆ قسەنیڵێ کاکە بەخواانە مەشروبنی نیە قاوەشتن سوێن بەخوا خۆی بێت تااقەتەکان نایبین نەبەخواسەکەنەمان پەرڵێنێ ئەرە وڵە لیستی بانگێش نەکراوەکان بۆ چۆمان کارۆ ئیڤان دەشتی ئاوات هەر سەیان وتمە نێن ڕیشێکیان تۆژمەیە بەزم ئاوا دەچین بۆ گۆمی پێڵاو ئینشەڵا ئیڤەن گیان بە تەکسیە ڕۆین مهمیەوە نێن بەخوا بە دوو نەفرێ زانین چوین بۆ کێوە هەفتەی پێشوو پانگمان پێ سێ ڕۆژدانە بۆیش بەیانیش هەچدێ بۆ ئیش یەکشەمەش ناوێن کارە حەزەکەی بێ ناڵە حەزەکەی بێ و خۆی زۆریە کاکە کورە خۆ نایت قەینا بە سارەی خەدیان باشە